لەم تەوەرەی بەرنامەکەیە باز لە ئەزمموی گەشتیارێکی کورد و خەڵکی پارێزگای هەڵەبجاکەین کە ئەزمونێکی زۆری هەیە لە گەشتکردنە و چەندین وڵات گەڕاوە ئەو خۆی باسی لە وڵاتەکانە کات کەمێکی تر ئەو زیاتر لە 30 وڵات گەڕاوە بەڕاستی ڕژمارەیەکی زۆرە و لە هەموو وڵاتەکانە وێنە و ڤیددیۆ تۆمارەکات و لە سوشەل میدیاکەی خۆی بڵاویەکاتەوە و باز لە ئاسەنگەکانی گەشتکردنەکەیەکە و باز لەواکە کە چۆن لە ڕێی گەشتەکانیەوە ئاشنا ئەبێت بە کەلتوری گەلان لە هەمان کاتا چۆن لە ڕێی گەشتەکانیەوە ناساندنێک بۆ کەلتوری کوردیەکات بۆ وڵاتان واتە کەلتورەکەی خۆشیە گوازێتەوە چونکە هەندێک لە گەشتەکانی بە پۆشاکی کوردیەوەی کەمە زۆر گرنگە. ئەو کەسەش پێشەوە مەحموودە وەک گەشتیار کە ئێستا لە ستۆدیۆ لامان میوانە. کاک پێشەوە سڵاوت لێ بێم منوتم زیاد لە 30 وڵات گەڕاوە بەس خۆت بە دەقیقی پێم بڵێ دیاریکراوی پێم بڵێ بەڕاستی چەند وڵات گەڕاوە؟ کاکڕەوەندکان من بە پاسپۆرتی عێراقی هەتا ئێستا 33 وڵات ڕۆشتم. 33 وڵات ڕۆشتووی باشە کەسانێکان ڕەنگە پاسپۆرتی عێراقی بە پاسپۆرتێکی زۆر بێبەها بزانن بڵێن ڕەنگە بۆ 3 وڵات 4 وڵات ئێمە بتوانین سەفەر بکەین هەر بەڕاستی وایە ئەوە تا تۆ بە پاسپۆرتی عێراقی زیاد لە 30 وڵات 33 وڵات وەکو خۆتەڵی گەڕاویت. باش کاکڕەوەندیان دووبارە بەیانتان باش بەیانی شاشە جوانەکەی کورسات باش سەرەتا هەر شتێک کە تۆ بەردەوامی پێ ئەدەی لە خولیایەکەوە دەست پێەکە هەر سەرەتا خولیای ئەوم هەبوو کە زۆرترین کولتوری وڵاتان ببینیم زۆرترین شێوازی ژیانکردنی وڵاتان و بەراوردکردنیان بە ژیانی خۆمان. سەرەتا ئەگەر کەسێک بێوێت دەست بە گەشت بکە پێویست ناکە زۆر خۆی ناڕەحەت بکە ئەتوانێت هەر لە وڵاتەکەی خۆیەوە لە شارێکی وەک سلێمانی لە هەولێر لەو شوێنانەوە ئێمەش بەوە دەستمان پێکرد بەڵام ئەم خولیایە کە زیاد ئەکا کە حەزەکەی کولتوری زیاتر ببینی تەموحت زیاترە بێ بۆی سەردانی وڵاتانی کە بکەی. بەڕاستی بۆ کەسێک باڵگیری پاسپۆرتی عێراقیش بێ ئەگەر بەڕاستی بێوێ دەستکا بەگەشت و بێ بە گەشتیار هەر هیچ نەبێ زیاتر لە 20 وڵاتمان هەیە کە بە بێ ڤیزە بە پاسپۆرتی عێراقی کە ئۆن ئەڕێڤڵ ئەتوانین داغڵی ناو مەتاڕەکەی ببی ئەمە بۆ کەسێک کە بێوێ زۆر ئاسانە یعنی وەرنەگرتنی ڤیزە بەڕاستی بیانوو نییە بۆی کە کەسێک بێوێ بە گەشتیار و کەسێکیش بەڕاستی لە کاتی ئەپلای لە کاتی تەقدیمکردنی ڤیزە ئەگەر هیچ زانیارێکی هەڵە نەدا یان بە زمانی کوردی خۆماڵێن گاڵتە و درۆنەکە بەڕاستی ئەو وڵاتە ڤیزەی ئەداتێ یعنی تۆ ئەچی کە تەقدیمی ڤیزە ئەەکەی بۆ پرسیار لە تۆ ئەکا شتێک هەیە من زۆر ئێمە وەک گەشتیار هەر بەعام زۆرمان پێ ناخۆشە ئەوەی کە گەشتیارێک با کورد بێ یا عێراقی ئەلموهیم هەڵگری پاسپۆرتی عێراقی بێ بەوەی کە ئەڕواتە وڵاتێک بە پاسپۆرتی عێراقی ئەمە گەشتیاری ڕاستەقینە نییە بۆ کەیف و سەفای خۆی ئەڕوات بۆ جێوێکی خۆی ئەڕوات لەگەڵ ئەم جەوە و ئەم سەردانە کەتنێک ئەنێتەوە کە ئەم کەتنە ئەنێتەوە زەرەر لە ئێمەی گەشتیار ئەیە. بۆ نمونە وڵاتێکی وەک جۆرجیا لە تا ساڵی 2016 زۆر بە ئاسانی ڤیزەی بە هەڵگرانی پاسپۆرتی عێراقی لە دوای ئەوەی کە چەند گەشتیارێکی خواری و عێراق بە پاسپۆرتی عێراقی سەردانی ئەو وڵاتیان کرد ئەوە بوو کە کەتنێکیان نایەوە و وابزانم ئافرەتێکیان کوشت لە سەر شوقی خستیانە خوارەوە و ماوەی 4 ساڵ بە بەردەوامی ڤیزی نەیە بە عێراق یعنی بۆ کەسێک سەرەتای پرسیارەکەمانەوە بوو کە بۆ کەسێک کە هەڵگری پاسپۆرتی عێراقی بێ بە گەشتیار بەڕای من قورس نییە و زۆر بە ئاسانی ئەتوانێت زۆر باشە کاتە کاکە پێشەباسی ئەومان بۆ بکە بۆچی ویستت بۆ نمونە ئەم گەشتانت لە ناو عێراقەوە بگوازیتەوە بۆ دەرەوەی عێراقیش بۆچی ئەتەوێت ئاشنا بیت بە کلتورە جیاوازەکان؟ سەرەتا لە سەرەتای قسەکانە ئاماژەم پێدا ئەمە لە خولیایەکەوە سەرئەگرێ من هەر کاتی خۆشی لە سەردەمی عەدادی و جامیعەوانە خولیامەوە بوو کە زۆرترین کولتوری وڵاتان ببینم وابزانم 13 وڵاتی سەرەتا کە سەردانم کرد بەس خۆم بە تەنیا ئێستا باسی گەشتی تەنیایی شەکەین بیرمان نەچێت شتێکمان هەیە لە گەشتیارەکان بەکاریان پێوترە سۆڵۆ تراڤڵ یعنی ئەم کەسە بە گەشت بە تەنیا خۆی ئەکەوێتە وڵاتێکەوە کامیان خۆشتر ئێستا باسی ئەوە شەکەین ئینشاءڵڵا باسی ئەوە شەکەین کام وڵاتە خۆشتر بۆ نییە باسی ئەوە شەکەی ئینشاءڵڵا باشە ئەم دواتر ئەم 13 وڵاتەی کە گەڕان بەس خۆم ئەکەوتمە ناو کولتورەکان و ئاشنایان ئەبووم دواتر وتیان هەنێک برادر کە گەشتیار بوون برادرم بوون بەڕاستی ئەوانش گەشتیان نەکرد وتیان خۆ تۆ هەر ئەزمونەکە تاقی ئەەکەیتەوە ئەڕۆیتە وڵاتەکان بۆچی ئەم شتە شێر ناکەی خەڵکی ئیسفادی لێ بکە لە دوایەوە بڕیارمما کە ئەچمە هەر وڵاتێک ڤڵۆگێکی لەسەر بکەم لە وەرگرتنی ڤیزەکەی بۆی زۆرترین خەڵکی ئیسفادی لێ بکە هەر سەرەتا لە وەرگرتنی ڤیزەکەی چۆن ئاسانکاری بکەی بۆ وەرگرتنی ڤیزەکەی چ کاتێک گونجاوە بۆی گەشتی لێ بکەی
یعنی مەوسیمەکان و کە ئەڕۆیتە وڵاتەکە چی بکەیت چۆن نەکەویتە هەڵەوە و چۆن بە کەمترین مەسراف تۆ سەردانی وڵاتێک بکەیت و کلتورەکەی ببین. زۆر باشە. ئەمانە یەک لەیەکی ئەو وەڵامانە بەڕاستی گرنگە بۆ کەسێک کە بێوێت سەردانی دەرەوەی وڵات بکات. اینجا ئێستا باسێکی ئەومان بۆ بکە با بزانین گەشتکردن بە تەنیا بە چێشتیان لەگەڵ هاوڕێ و کەسێک کابی کە خۆت مەبەستە بێ. بەڵێ خۆی گەشتکردن هەر کەسە و حەزی لە ستایلێکە بۆ گەشتکردن و هەمووشی ئازادە بەڕای من. بەڵام من وەک خۆم زیاتر چێژ لە ساڵت ڕاوڵە بین یعنی گەشتی بە تەنیا. بۆچی؟ لەبەر چی لەبەر ئەوەی تۆ بە تەنیا ئەکەویتە وڵاتێک تایە ون ئەبی ئەمون بوونە بۆ تۆ ئەزمونێکی زۆر زۆر جوانە. کاکە ڕەوەند با سەرەتا باسی ئەوە بکەم کە چۆن کەسێک بەر لە ڕێگەی شاشە جوانەکەی کورساتەوە ئەو بەرنامەکەمان ئەو سوودەشی هەبێ چۆن کەسێک بێوێ وڵاتێک هەڵبژێرێ بە ئاسانی و بە کەمترین مەسراف چکە کۆست لای خۆمان زۆر گرنگە چۆن بە ئاسانی گەشتی وڵاتێک بکەی و بە کەمترین مەسراف لی دەربچی. سەرەتا کەسێک کە بێوێ دەستکا بە گەشت پێویستە ئەو وڵاتانە هەڵبژێرێ کە بەبێ ڤیزە بۆ پاسپۆرتی عراقی ئەتوانێت سەردانی بکە. دوای ئەوەیتە سەر ئەو بلیتەی ئەو تکتی تیارەی کە ئەی بڕی بگەڕێ بزانە چ مۆسیمێک تایە هەرزانە. یعنی هەنێک وڵات هەیە تکتی جاری وایە ئەگاتە $100 $200 لە کاتێکە کە لە مۆسیمەکانێکە بە $500-600 دەسێ ناکەوێ و زائیدەن ئەو شوێنەی کە بۆی ئەچی تۆزێک لەسەری بخوێنیتەوە و لە مەتاریش مەرحەلەی سێم لە مەتار کە داوەزی مەتاری ئەو وڵاتە تۆ شتی ناوخۆی وڵاتەکە بەکاربێنی یعنی ترینی هەیە پاسی هەیە و زایدن ئەو شوێنەشی کەلی ئەمێنیتەوە زۆر گرنگی پێ نەدەی. ئەی لە باتی ئەوەی کە لە ئوتێلەکە شەی بە $200 بمێنیتەوە ئەتوانی هەفتەیەک بە $200 هەموو وڵاتەکە بگەڕی. باشە تۆ لە هەندێک لە گەشتەکان تا دیاری ئەبیت بۆ ئەو شوێنە وەشتە بی بۆ ئەو شوێنە پێداویستەکانیان پڕەکەیتەوە بەشێک لە پێداویستەکانیان پڕەکەیتەوە لە دیمەنەکانە بینیمان کۆمەڵێک مناڵن وەستاون قورئانی پیرۆزیان لەسەر پارچە تەختەیەک نووسیوەتەوە بەڵام تۆ قورئان ئەبیت بۆ ئەو شوێنە و بۆ منداڵەکان. کاک ڕەوەند ئەوە لە چیەوە سەرچاوی گرت سەرەتا من تقریبا نەم ساڵانەی ئەخیر لە ساڵی 2020 دوای نەخۆشی کۆڕۆنا بڕیارم ما کە دەستکەم بە گەشتی ئەفریقا کە بەڕاستی ئەفریقا کە تۆ ئەڵەی ئەفریقایەکێک وا ئازانی یەکسەر ویزی یەک وڵاتە ئەفریقا یا ئەڵێ چی بوو ئەفریقا خۆش بوو بەڕاستی ئەفریقا قارە کیشوەرێکی بەحرە چەند وڵاتێکی زۆر زۆری تایە. وڵاتی مالاویم هەڵبژارد وڵاتی مالاوی ئەکەوێتە تەنیشت مۆزەمبیق و تەنزانیا. باشە چوومە وڵاتی مالاوی سەردانی وڵاتەکەم کرد کەسێکی کاگڕەوەند زۆر ئەساسە زۆر گرنگە کە تۆ سەردانی هەر وڵاتێکەکەی کەسێکی ناوخۆی وڵاتەکە بناسی. بۆ نمونە کاگڕەوەند خەڵکی سلێمانیە گەشتیارێک لە دەرەوەیەت مێسج نامە و کاگڕەوەند ئەنێرێ ئەڵێ کاگڕەوەند ئەمەوێت سلێمانی ببینم بۆ گەشتیارەکە و کاگڕەوەند زۆر ئاسانە لەبەرچی لەبەر ئەم شارەزای سلێمانی شوێنە گەشتیاریەکانە ئەوەی لەگەڵ تۆ بە ڕۆژێک ئەیکا ئەو لەوەی بە 3 ڕۆژ بۆی نەکرێت. منیش سەرەتا هەروام کرد ئەو ستایلم هەڵبژارد ئەچمە هەر وڵاتێک کە هەوڵێم کەسێکی ناوخۆی وڵاتەکە بناسم ئەو کوڕا کە لەگەڵ ماوە کە باسی شەکەین ئەمە دیمەنەکەیە. بەڵێ کاگڕەوەند ئەوە وڵاتی بێنینە. باشە بنین عادەتەن ئەو وڵاتانەی کە من هەڵیان ئەبژێرم هەوڵێم کەمترین گەشتیار سەردانی کردبێ و کەمترین خەڵکیش. بۆچی؟ هەر خولیایەکی خۆمە چکە وەڕاستی بووە بە عادەت چکە خەڵک کاگڕەوەند خەڵک چێژ لە شتێکە بینێ من چێژ لە شتێکی کابینم. باشە بۆرەوە کردوتە ببوورە قسەکە شەپێ بڕمتە من کاچم هۆر وڵاتێک ئەتێ کەسێک دۆستە لێ بووی کە زانیاری باتە چۆن ئەم کەسا دۆزی. باشە ئێستا ئەو ئیسفادێ ئەو لێرەشەوە ئەو ڕاگەێنی کە چۆنە ئێمە ئەپلیکیشنێکمان هەیە وەکو گەشتیارەکانی جیهان بەکاری هێن پێوتێ بەرنامەی کاوت سەرفین. کاوت سەرفین ئەپلیکیشنێکە دانراوە بۆ ئەوانەی کە گەشت ئەکەن لە ئەپلیکیشنەکە دیاریەکەی بۆ منە تۆڵی لە 20 دیسەمبەر تا 25 دیسەمبەر من سەردانی وڵاتەکە ئەەکەم کێ لەم وڵاتە ئەتوانی هاوکاریم بکات بەدەمەوە بێ خۆی مەسجد بۆیێت بەردەوام کەسێک ئەڵێ من ئەتوانم هۆست بکەم شەو لایم بمێنیتەوە کە لە ڕووی مەسرەفەوە زۆرت بۆ ئەگەڕێتەوە لە ڕووی کاتەوە کاتت بۆ ئەگەڕێتەوە کاتە تۆ سوودە لە کاوت سەرفین بینیوە زۆر با بیرمان نەچێ باسی دیمانەکە بکەین. کاگڕەوەند خەڵک زۆر چێژ لەوە ئەبینێ بڕواتە وڵاتێکی ڕاقی ماڵدیڤە دووبەیە پۆست لەسەر ئوتێلێکی ڕاقی بکە پۆست لەسەر بیچێک کەنار دەریایە بکە چێژی لێ بینە مافی خۆشێتی من بە پێچوانە حەزەکەم بڕۆ مەلادەیەکی فەقیر قەبیلەیە کەس نەیبینی بێ شێوازی ستایلی ژیانیان هاتو چۆیان خواردنیان من زیاتر چێژ لەوانە ئەبینم و حەزەکەم شێری بکەم. باشە ئەو دیمەنە ئەوە وڵاتی بەنینەوەی قورئانەکان
کوڕێک بە کوڕێکم وت ئەبێ بم بێتە ناو قەبیلەکان بۆ دارستانەکان باش ئەم کاکەیە لە پایتەختەکەەوە کە شاری کۆتۆنەوە بوو طبعاً پایتەختی دووەمی وڵاتەکە چکە پۆرتۆنەوە پایتەختی یەکەمێتی لە کۆتۆنەوە 400 کیلۆمەترمان بڕی بە سیارە یعنی 400 کیلۆمەتر بە سیارە زائیدەن گەشتینە شارێک شاری داسا لەوێەوە تقریبا نزیکی 60 تا 80 کیلۆمەتر نازانم چەند بوو بە ماتۆر ڕۆشتی وتم هەر ئەبێ من بیتە ئەو شوێنانە بەڕاستی نەمزانی کە لەوێ خواردن نامێنێ قورسە من 6 ڕۆژ لەوێ مامەوە چکە ڕێگاکەی دوور بوو ڕۆژی ڕۆژ دوان نەبوو سەردانی ئەو لادەیەمان کرد ئەوە بیزەبت کە لەو دیمەنا دەرەکەوێت سەردانی ئەوێم کرد زۆر بەلام و سیر بوو کوخێکیان دروست کرد بوو کەم عیبادەتیان تیا کرد چکە وڵاتەکە لە ساڵ 11 مسلمانە من نەمزانی ڕاستی کە لادەکە مسلمانن کوخێکیان دروست کرد بوو وەبزەم لە دیمەنەکانی کا دەرەکەوێ مزگەوتەکەیان بوو لەناو کوخەکە و تەختانم بینی زۆر عجیبم لێ هات شێخی ئەو ناوچەیە پێی وتم کە ئێمە بەبوونی نەبوونی مصحفی قورئانەوە ئەوچی خەڵک پێی سەر بێ بڵێ ئەو هەموو مصحفە لە هەموو عالەما هەیە چۆن نەگەشتووە بەوان چکە بەڕاستی ئەوەی کە گەشت ئەکات ئەڕواتە ئەو وڵاتانە لە پایتەختەکە تۆزە کیف و سەفا و جەو ئەبینی و ئەگەڕێتەوە ریسک و مجازفە بە ژیانی خۆی ناکات بڕواتە ئەو شوێنانە لەبەر ئەوەی لەوێ نەخۆشی زۆر بڵاوە ئایدز HIV بڵاوە مەلاریا بڵاوە ڤایرۆسی جگەر کەسێک ئیلا ئەبێ ریسک بە ژیانی خۆی بکات و زۆر بە ناڕەحەتی مصحفیان پێ ئەگا پێی وتم کە زۆر بە ناڕەحەتی پێمانەگا من تقریبا 13 لادێ بوون سەردانم کردن لەو 6 ڕۆژە بڕیارم ما کە مصحفیان پێ بکەێنم بە خۆشحاڵیەوە لە دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆکەم نزیک ینی لە 48 ساعتان نزیکی 100 ملیۆن ڤیوی هەبوو خەڵکێکی زۆر پەیوەندیان کرد کەسێک وتی من چەند مصحفیان ئەوێ چەند قورئانیان ئەوێ پێیانەگەێنم منیش ڕاستیەوەم پێی خۆش نەبوو لەبەرەوەی مەسیجێکی زۆر هاتبوو حەزم کرد زۆرترین خەڵک لە بەشدار بێ بڵێ ئەوم ڕەت کردەوە و کۆم کردەوە لە خەڵک تقریبا نزیکی 2000 مصحفی قورئانم بە سواری ماتۆر لە ڤیدیۆکانە دەرەکەوێ هەر بە سواری ماتۆر یعنی زۆر ناڕەحەت بین بەڵام چێژێکی زۆر تایبەتی هەبوو کاکەڕەوەند بە تەنیا قورئان نەبوو خواردن بوو جلوبەرگی مناڵ بوو سەلامەت بێ ئەو دیمەنەیە ئەو لادەیە بوو ژیانی شەهان لە کوخانە بەسەر باشە کاکە پێشەوە باسی ئەم دیمەنەت بۆ کردین تۆ کە زیاتر لە 30 وڵات گەڕایی بە شێوازێکی گشتی بە دڵنیاییەوە هەم خۆشی دووەرگرتووە ڕەنگە هەم لەگەڵ ئەوەشە ئاستەنگی شات بێتە بەردەم کاکە پێشەوە باسی شتێکم بۆ بکە باسی ئاستەنگیەکمان بۆ بکە کە هاتبێتە بەردەم تۆ توانی بێتت ئاستەنگیەکە تێپەڕێنی چونکە ڕەنگە زۆر کەسە یەکەم جاری بێگەشت بۆ وڵاتێک کات ترسێک لە دڵیا بێ بڵێ من شارەزانیم ڕەنگە زمان زۆر نەزانم تووشی بابەتێک بم بۆیە ئەمێ تۆ ئەزمموی ئەو ئاستەنگی خۆتمان بۆ بگەڕیتەوە ئەو شتەی کە من لە کاتی گەشتا زۆر ناڕەحەتی بووم بەدەستیەوە ئەو لادیانە بوو کە ئێستا باسم کرد وتیان هەرێمێک هەیە لە نێوان شاری وڵاتی بەنین و وڵاتی تۆگۆ سنووری نەیجیریا وتیان هەرێمێک هەیە ستایلی ژیانیان زۆر جیاوازە منیش هەر بڕیارمە ئیلا بگەم پێیان باشە بۆی ئەم جیاوازیە ببینم شتێک زۆر گرنگە ینی ئەو جیاوازێک کە خۆت ئەیبینی و بڵاویشیکەیتەوە بۆ خەڵکیکە بۆی ئیسفادەی لێ بکەن تقریبا باسم کرد پێشتر ئەو هەموو کیلۆمەترمان بڕی تا گەشتینە ئەو هەرێمە من بەڕاستی نەمزانی کە خواردنم لێ ئەبڕێت و مانگی ڕەمەزان بوو ڕەمەزانی ئەم ساڵ بوو تقریبا 40 ساعت و بڕیارمان ڕۆژوش بگرم هەر 40 ساعت خواردنم لێ بڕا کاگڕەوەند لە پایتەختەکە لە مارکێتێک تۆزێک ماسی قوت و کەمپوتی ماسی لەگەڵ خوڕمام کڕی بردم ڕاستی هەر بەشی ئەوەی کردم زۆر ناڕەحەت بووم یعنی دەتوانم بڵێم یەکێک لەو شتانی کە خواردنەکانی ئەوان چی بووە ئێستا ئاستانیەکەم کە خواردنیان چی بوو ئەو خواردنی کە هەم ڕۆژی یەکەم بەکارمێنا ڕۆژی دۆم خواردنم لێ بڕا ئەوان شتێک ئەخۆن ڕەگی درەختێکە پێڵێن درەختی کاساوە ئەگەر بینی بێتان لە مارکێتەکانی خۆمانە پەتاتێکی شیرینی گەورەیە ئیتر هەر ئەمەیە ئەیخۆن چکە وڵاتەکە وەکو زەراعەت وەکو کشتتوکاڵ هەر ئەوەی تیابێت ئەمە هەموو شتێکی لێ دروستەکەن وتیانەوە خۆڕاستی بۆم نەخورا هەرچیم کرد بۆم نەخورا چکە بەو شێوازە ئامادەیان نەکرد ینی حەدم نییە بڵێم بەو شێوازە پیسە بەس بۆ شێوازە کە ئامادەیان بەڵێ و لەگەڵ ئەوەشە من کە هاتم سەرەتا کە ڕۆشتم بۆ ناوچەکە ئەم بینی مناڵان شتیانە فرۆشت بەدەستیانەوە بۆ کوڕێکە لەگەڵم بوو سایق ماتۆڕەکە پێم وت با بگەڕێینەوە بەڵکو شتێکمان دەستکەوێ بیخۆین لەسەر جادەکە بەڕاستی سێ مناڵم بینی کچێک و دوو کوڕ بوون عەفو ئەوزانم سێ مناڵ بوو لە ڤیدیۆکانەوە بزانم بڵاو بۆتەوە بینیم وتی شتیان ڕاو کردو ئێتم وڵا هزار جار شتیان ڕاو کرد بێ بیخۆین زۆر باشە تۆ بەچی تێگەشتووی من هەمزانی کەروێشک و یان ئاسک و شتێکی خۆش کە بینیم 4 جرجە کاگڕەوەن 3 جرجە هەر جرجی گەورەی لای خۆمان بەرزیان کردووەتەوە
وەکو ئۆزڵ تەبیعەتی تێکچوو کاکڕەوە جرجیان بەرز کردوێتەوە جا چکە ڕاویان کردبوو یعنی خوێن لە دەمیان ئەتکا وتی ئەوانە هەیە منیش بەڕاستی وەمزانی سوحبەتم لەگەڵەکە وتم ینی بۆ چیتە وەمزانی ئەڵێ با بیکڕین و وشکی کەین یان هەڵیگرین بۆ جوانی وتی ئەوە ژەمێکی خۆشی لێ دروستەکەین ئەمێ وارە ئەتوانین بیخۆین ئیتر بەڕاستی من حەپەسام لەبینی ئەوەی کە خۆم تێک نەیە هیچ و پێشم نەوتن کە ینی ئێمە ئەوانە ناخۆین منشتم باشە مامەڵەیکە ما بزانین بای چەنە ئیتر هەر بە سوحبەتەوە لە ڤیدیۆکە بزانم دەرکەوتۆ کە مامەڵەیەکەین تقریبا پارەی خۆماندانەی بە 4000ەکە 4000 بۆ ئەوان زۆرە ئەمە یەکێک لەو شتانی کە زۆر ناڕەحەت بوو زۆر لە ڤیدیۆکان پرسیارەکەن بەس خواردنەوە باڵێ چکە زۆر حەزم بە ریسکە حەزم بەوەیەکە بەڵام خواردنەوە زۆر پرسیارەکەن ئەڵێن ئەی جرجەکە چی بوو خواردت نا بەتەکید بۆ ئێمەی موسڵمان ئەگەر بەڵێ بەتەکید ئەگەر بشمری لە برسا ئەم ئاستەنگیە ئەی یادەوەری خۆشتی و هەیە لە کاتی گەشتەکان تاکە وای لە کاکە پێشەوە کرد بێت بەردەوام بێ لەسەر ئەم ئەزمونانی کە هەیە وڵی یادەوەری خۆش زۆرن ئێستا ناتوانی بەڵام بە دەقیقی شتێکی زۆر خۆش ساڵی 2023 مەشێک لە وڵاتانی کە هەڵم بژار سەردانی بکەم وڵاتی کیرگیزستان بوو کیرگیزستان ئێستش کەم کەس دەربارەی ئەزانێ پایتەختەکەی شاری بیشکێکە کیرگیز کاتی خۆی لە ئەنجامی دروستبوونی شەڕی بینی چاینەکان و موسڵمانەکان دروست بووە هۆزێکن لەوێ گیرساونەتەوە پێیانوترێ هۆزی دۆگانەکان لەوێ نیشتەجێ بوون باس مەبەستی پرسیارەکەم بیر نەچێت من خۆم هەر بە تەبیعی حەزم لە شوێنەکە هیچ تەواصولێکی تیانە بێ کارەبای تیانە بێ و سادەترین شێوازی ژیان زۆرینەوە شوێنانی کە ئەشی تقریبا بەڵێ بە کوڕێکم وت لەوێ بە هایکی بکەین بە ئەو شارە بۆ شاخێکی لێیە شاخی ئاڵتن ئاراشانی پێوترێ هاکینگ مامۆ کرد بۆ بزانم لە هەنێک لە ڤیدیۆکانە هەن کە هاکینگ مامۆ کرد 14 کیلۆمەتر سەرکەوتین کە سەرکەوتین لەوێ وتی ناتوانین بگەڕێینەوە زۆر یعنی علاساس زۆر بەداخەوە وتی ناتوانین ئێوتم جا باشتر قەیچەکە لەم شاخە ئەخەوین وتی نابێ و چکە جانەوەری ڕندەی لێە وتی باشەوە زێک هەن لەوێ ئەژینە ناو کوخە لەوێ ئەژین ئێوتم چاچی لەوە باشتر بەڕاستی یەکێک لەو شتانی بەڵێ لە بەدێشێک لەو شتانی کە کاگەڕۆن کە بیرم ناچێتەوە ئەو شەوە بوو 30 ساعت بوو لێ ماینەوە و بەبێ هیچ شتێک هەتان بە جەماعەتی کوردستان بە عایلەم نەوت کە شتێکی وایە زۆر خەمیان و زۆر تەلەفۆنیان کرد 30 ساعت لێ مامەوە بەبێ کارەبا بەبێ ئینتەرنێت بەس پاوەربانکم پێ بوو هەتا بڵێ ستۆری جوانم تۆمار کرد گەشتەکانە بدڵیان لە دەستیانە بێت بەڵێ یەکەم جار زۆر خەمیان بوو دووهەم جار باشتر ماوەیەک وای لێ هات تەلەفۆنیانە کرد نانی ئێوارە حازرە ئەو من لەغانم وەڵ کاکە پێشاو دوایین پرسیاری من بە ئەومان بیر نەچێت پێمان بڵێ لەم 33 وڵاتی کە ئەنجامت دیاوە کە گەشتت کردو کامیان لە هەمووی خۆشتر بووە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین کامیان لە هەمووی خۆشتر بۆ تەبیعەت وەکو ئەوەی کە خەڵک بەعام کۆمنت ئەیە لەسەر گەشتەکان وڵاتی کیرگیزستان وڵاتێکە لە خۆرهەڵاتی ئاسیا لە خواری ڕووسیاوە تەنیشتی مەنگۆلیا و چاینایە وڵاتێکی زۆر خۆش بوو وەڕاستی چێژم لێ بینی ئەمە بۆ خەڵک بەس بۆ خۆم بۆ خۆم ئەو 6 ڕۆژەی کە لەو قەبیلەیان مامەوە ستۆریم تۆمار کرد بۆ خۆم خۆشترینە دەستە خۆش بێت بۆکو کۆتا پرسیاری منیش گەشت چی فێری کارکەشەوا کردو گەشت چی بە تۆ بەخشیوە زۆر بە کورتی ئەوەی کە تێڕوانینی ئەرێنیت بەرامبەر ژیان هەبێ کاگەڕۆن یەک دەقەمبەرێ باسی ئەوە بکەم تۆ جاری وایە لە ژیان تا تووشی ئاستەنگ و کێشەیەک ئەبی سیر ئەەکەی بە دووری چەندەها 1000 کیلۆمەتر ئەبڕی پیاوێک ئەبینی ئافرەتێک ئەبینی مناڵێک ئەبینی لەو کوخانە ئاژی سێرەکەی خۆی گەورە دەرفەتی ژیان یەک دەرفەتی ژیانی بە تۆیاوە یەک دەرفەتی ژیانیش بەو یعنی یەک نەفسی بەو یاوە یەک نەفسیش بەو لەوە چی ئەویش فەزلی لای خۆی گەورە زۆرتر بێ کەواتە ئەتوانی بۆ کێشەکانی ژیان بەردەوام زۆر بە ئاسانی چکە تۆ ئازانی بەس تووکی تووشی ئەم کێشە بووی لەم جیهانە گەورەیە سیرەکەی ئەڵەی بۆ کێشە چی ئەڵێ وڵای مشکلی گەورم ئەوەیە ئەم ڕۆژەمێکم دەستکەوێ بیخۆم ئاین سیرەکەی کێشەکانی خۆ زۆر لە ئاسایی یان ڕەنگە پەرداخی ئاوی پاک زۆر بێ بەڵێ بەتاکی دەست خۆش